وەکو تۆ ئاماژە پێکرد من ئەمڕۆ لە نێو ئەم کەمپینەیە بێگومان ئەمڕۆ دووەم ڕۆژی کەمپینەکەیە. کەمپینەکە هەڵمەتێکی میدیاییە بۆ کۆکردنەوەی کتێب بۆ کتێبخانەی سوتاوی پیرەمەگرون. هەوڵی ئەواجێت لە ڕێگەی ئەم کەمپینەوە ئەو کتێبانەی کە لەو کتێبخانەیە سوتاون یاخود بتوانێت ژمارەیەکی زۆر باش لە کتێب کۆ بکرێتەوە بۆی کە جارێکی تر کتێبخانەی سوتاوی پیرەمەگرونی پێ ببوژێتەوە. بێگومان لێرە بەتەنها خوێندکاران و مامۆستایان نین کە بەشدارن لە هەڵمەتی بەخشینی کتێب بە کتێبخانەی پیرەمەگرون. بێگومان هەموو هاوڵاتەیەک ئەگەر بتوانێت بە کتێبێکیش بێت بەشداری بکات لەم کەمپینەیە ئەمان ئەتوانن لی وەرگرن. هەروەکو بینە منی ژمارەیەکم لە کتێب هێناوە بۆی کە بیبەخشمە کتێبخانەی پیرەمەگرون و لەم کەمپینەیە دایبنێم بۆی منیش لێرەوە وەکو تۆ چۆن دوێنێ داوات لە ئێمە کرد کە بەشداری کەمپینەکە بکەین. منیش داوا لە ئێوە لە سەرجەم بینەرانی ئازیزەکەم کە بتوانن بەشداری ئەم کەمپینە بکەن بۆی کە جارێکی تر کتێبخانەی پیرەمەگرون ببوژێتەوە. بۆ ئەوەی کە زیاتر قسە بکەم لەسەر دووەم ڕۆژی ئەم کەمپینەکە با بزانین چۆن و بە چ شێوازێک بەڕێوە چوە لە ڕۆژی دوێنێ ژمارەیەکی باش لە کتێب کۆکراوەتەوە یاخودنا هاوڵاتیان تا چەند بەدەم ئەم کەمپینەوەم ئەچمە لای زۆر بەڕێز دکتۆر هەژار کە خۆی ڕۆڵێکی زۆر باڵای هەیە لەم کەمپینەیە. دکتۆر یان سڵاو لێ بێم کاتەوە باش. سڵاو لە بەڕێزەی لانەکان بەخێر بێنە خەسەر چاوە. پێم بڵێ ئەمڕۆ کە دووەم ڕۆژی کەمپینەکەیە لە ڕۆژی دوێنەیە کە یەکەم ڕۆژ بوو کەمپینەکە چۆن بەڕێوە چوو خوێندکاران مامۆستایان هاوڵاتیان بەگشتی تا چەند بە گڕوتینێکی باشەوە بەشداری کەمپینەکەیانە. وێڕای ئەو کەشە ساردەی کە هەمووتان هەستی پێەکەن بەڕاستی زۆر زۆر دڵخۆشین بەوەی کە خەڵکێکی بەرچاو بۆ ژمارەیەکی بەرچاو کتێب دوێنێ هابۆ لامان کە خۆمان چاوەڕێ ئەومان ناکرا ئەو ژمارە پەرتوکە بگاتە دەستمان ئامادەبوونێکی زۆر زۆر باشە بوو. دوێنێ یەکەم ڕۆژ بۆ زۆربەی خەڵک نەیزانی بوو. ئیمڕۆ چاوەڕێیەکەین ئەگەر کەشەکەمان لێ تێک نەچێت خەڵکێکی بەرچاوترەوانێکی پەیوەندیان پێکردن کە بگەنە لامان ئومێد دەکەین. گەرم و گوڕی خوێندکارانیش بەڕاستی ئەوەی کە زۆر زۆر بۆی مەمای دڵخۆشکەرەیە ڕاستە کەمپینە بەشی تەکنیکی میدیا دەستی پێ کردووە بەڵام سەرجەم کارەکانی خوێندکارانەی بین بە چای خۆتان خوێندکاران خۆیان کارەکەکەن. ئەوەش ئەو ئامانجەی ئێمەیە کە ئەمانەیە هەمیشە دووبارێکینەوانێ خوێندکار بەشدارە لە بەرهەمێنانی معریفا بۆ خزمەتکردنی کۆمەڵگا. باشە بێگومان دکتۆر بەڕێوەچوونی ئەم کەمپینە ئامانجێکی لە پشتیوە ئامانجی سەرەکیەوە ئەوە بۆ کە بەتەنها کتێب کۆکەنەوە بۆ کتێبخانەی پیرەمەگرون یاخود ویستوتانە لە ڕێگەی ئەم کەمپینەوە چ پەیامێکی تر بە خوێندکاران بگەێنن. باوای دابنین ئەمە دەست پێشخەریەکە چاڵنجێکە بۆ زانکۆکانی کە بۆ پەیمانگاکانی کە بۆ بەشەکانی کە لە هەر جێگەیەک بێ کاری میدیایی و هەڵمەتی میدیایی بۆ هەموو شتێکەکرێ کە لە خزمەتی کۆمەڵگاداوێ. خوێندکار بەتەنها بە تایبەتی خوێندکارانی بەشی تەکنیکی میدیاش ئەو کارکتەرە نیە تەنابێت لەسەر کورسێکی ڕق لە زانکۆیە دانیشێ ئەبێ ئەکتیڤێتێتی هەبێ بەشداریبوونی هەبێ لە سەرجەم ئەو پرۆسەی کاکرێ و ئەمانێ پایامیشی کەشمان هەیە. ئێمە ئەو تێڕوانینە هەڵەی کە هەیە لە خەڵکە زانکۆیتە دیوارێکە بربەستێکی لە بەردەمای لە بینی خەڵکی ئاسایی و ئەو کارکتەرانی ناو زانکۆن مامۆستاکەن نەخێر زانکۆی خەڵکە خەڵکی شەری ئەمەیە ئێمە بەیەکەوانەیە خوێندکاری زانکۆ بەشێکە لەو کۆمەڵگایە کوڕوکچی خێزانەکانی ئەم کۆمەڵگایان پەیامە جوانەکان ئەوەیە بەشدارە بن لەو پرۆسەیە ئامادەکاری ئایندەییشیان هەیە. ئەمە تەنیا ئەم ڕۆحێتە ئەو ڕۆحێتە نیە تەنابێ وەکو سەرەتای دانیشتمی ئەم کۆمەڵەوانە ئەخوێن و تۆ ڕۆمۆ من ئەو کارکتەرم بەقەر مامۆسا لە زانکۆیە گرنگیم هەیە لە بیریشمان نەچێ خاتولانە دوجار خوێندکار شەقی زانکۆیە بەبێ بوونی خوێندکار بەبێ بوونی ئەم گەنجانەی کە لە سبینێ بۆ ئێمە دروستەکەن ئایندە بۆ ئێمە دروستەکەن کە ناوی هەڵمەتەکەش بۆ خۆی پەرتوک ئایندە بنیادنانەوەیە بەو سێ وشەیە ماناکە زۆر زۆر ڕوون و ئاشکرایە بۆ خەڵکە خوێندکار ئایندە بنیاد دەنێتەوە و ئایندەش دروست دەکات. زۆر باشە دەست خۆش بە دکتۆر گیان تۆ توانین سەرقاڵی کاروبارەکانت بێ. ئەمە من ئەمڕۆ زۆرترین خوێندکار بدوێنم ئەو خوێندکارانی کە خۆیان بەژاریان کردووە لەم کەمپینەیە هەروە بەر لەوەش من ژمارەیەکم لە کتێب لەگەڵ خۆمایەنەوە با بزانم ئەگەر کەسانێک کتێب لەگەڵ خۆیانە بێن ئەبێ سەرەتا بێن بۆ لای کێ چی بکەن سڵاتان من ژمارەی هێناوە بێمە لای کامتان بۆی کە ئەم کتێبانەتان ڕادەستەم. باشە سڵاو لێبێ کەسێکە یەت کتێب بهێنێت بۆ نمونە ئەبێ سەرەتا بێت بۆ لای تۆ چی لێ وەرەگری ژمارە کتێبەکان یاخود چی؟ باڵێ بەخێر بن دیارە ئەو کەسانی کە سەردان باڵێ فەرموو دیارە ئەو کەسانی کە سەردانی ئێمە دەکەن
ڕێکخرا و کەسانی ئاسایی جیاوازە با بڵێن ئەوانی کە ڕێکخراون بەجیا ژماری کتێب و ئەو کەسی ئەو بەناوی ئەو ڕێکخراوەکەی هێنێت ناوی لێوەرەگرین لە هەمان کاتا کەسێک کتێبی خودی خۆی بە کتێبخانەی خۆی ببێنێ بە هەمان شێوەن ڕقم ژمارە مۆبایلی لێوەرەگرین لەگەڵ ناوی سیانی کەسەکە و ژماری ئەو کتێبانی کە هێناوێتێت. باشە تۆ خۆت خوێندکاری لە نێوزانکۆیە ئەم کەمپینانە تا چەند بە گرنگ گەزانی بۆ نمە بۆ ئێوەی خوێندکاران تا چەند گرنگە لە ڕێگەی کەمپینێکی جوانی لەم شێوازە و موتان کۆبنەوە و داوا لە هاوڵاتیان بکەن لە خوێندکارانی هاوڕێتان بکەن کە کتێبەکانیان بەخشن بە کتێبخانەی کە لە ئێستاە پێویستی بۆیە جارێکتر ببوژێت. بەڵێ بێگومان کردنەوەی جۆری لەم کەمپینانە زۆر گرنگە ئێمە پێیانمان لەکردنەوەی ئەم کەمپینە وەکو خوێندکارانی بەشی تەکنیکی میدیا کۆلێژی کاریگەڕی ئامانجمان ئەوەیە کە دروشمەکەمان لەژێ دروشمی کتێب ئایندە بنیادنانەوە وەکو کۆکردنەوەی هاوکاریەک بۆ کتێبخانەی پیرەمەگرون کە ئێمە هەدەفمان مەبەستمان لە کردنەوەی ئەم جۆرە هەڵمەتی میدیاییە ئەوەیە کە ئێمە ئەوە بگەێنین بە کۆمەڵانی خەڵکو و بە هەموو کەسێک خوێندکار کتێب ناسووتێنێت خوێندکار هەڵقڵاوی کتێب و معریفەیە ئیتر هەر کەسە لەلایەن خۆیەوە داوا ئاکەین ئەگەر تەنەها بە کتێبێکیش بووە سوودێکی بچووک بگەێنێت بە کتێبخانەی پیرەمەگرون. زۆر باشە دەستە خۆش بە فەرمووتەوە توانی پشوبەی خاتونکیان ئێستا بۆ نمونە من ئەم کتێبانی کە هێنامە لەگەڵ خۆما ئێوە تا چەند بۆ نمونە گرنگی بە ناوەڕۆکی کتێبەکانێ بزان ئەم کتێبانە بۆ نمونە تایبەتە بەچی ئەو کەسانی کە بەشداریان کردو چەند کتێبیان لەگەڵ خوانایەنەوە بووی دواتر داهتایەکی پڕ ورتان هەبێت لەسەر بابەت. ئێمە کە کتێبەکانمان بۆ دێ سەری گرنگی زۆر بە ناوەڕۆگەکان نادەین بەڵام سیرەکەی بزانین ئیروا هەیە کتێبەکان مەرزەمە هێنەیان کتێبی ئەوایتە هەر بە تێکەڵی ئەینێری ئەوانە زیاکەینەوە کتێبە ڕۆمانەکان و کتێبە سیاسیەکان و ئەوانە بە تێکەڵی بۆماندێن ئێمە لای خۆمانەوە ناوی دامەزراوەکە ئەنووسین و ژمارەی تەلەفۆن و شتیوایان لێوەرەگرین بەگەر کەسایەتیش بێ ژمە هەر ناوی خۆی و پیشەکەی و ژمارە تەلەفۆنەکەی بۆ دوایی بڕوانامەیان دەست خۆشیان بۆ نێری. تۆ وەکو خوێندکارێک لێرەوە داواکاری چییە لە خوێندکارانی هاوڕێت لە هاوڵاتیانی ئازیز کە ئێستا بینەری ئەم بەشی پرۆگرامەکەی ئێمە چۆن داوایان لەیەکێک کە ئەوانیش بەشداری ئەم کەمپینە بکەن؟ وڵی ئێمە بەڕاستی کتێب شتێکە وەک گەوهرێک وایە بەڕاستی پڕە لە زانیاری و بۆ بەڕاستی پێویستە بۆ کۆمەلگا هەموو کۆمەلگایەک لەسەر بناغی ڕۆشنبیری دائەمەزرێت پێویستە بەڕاستی مەدا لە هاوڵاتیانەکەین بێن بەدەمەوە هەڵمەتەوە چونکە کتێبخانەی پیرەمەگرون وەکو خەزینەیەک وایە کە زیانی بەرکەوتووە داوایان لێکەین هەر گەر بە کتێبێکیش بێ بەشدار بن و دەستە خۆش بێ بێگومان لێرە ژمارەیەکی زۆر لە خوێندکار ئامادەن بۆی هەر کەسێک کتێب بهێنێ بۆم کەمپینە ئەوامتوان بە شێوازێکی زۆر باش کتێبەکانیان لێوەرگرن سڵاوتان لێ بێم کاتتان باش ماندوو نەبن لەم کەشە سارد و سەرمایە ئێوە لێرە دانیشتون بۆ ئەوەی کە بەدڵسۆزانەوە کتێب لەو کەسانە وەرگرن کە یانەوێ کتێبەکانیان بەخشن. ئەمڕۆ دووەم ڕۆژی کەمپینەکەی ئەمڕۆ چۆن بەڕێوەچێ گەرم و گوڕا تا ئێستا یاخود جارێ ماوێتی ڕاستیەکەی تا ئێستا باشە تقریبان ژمارەیەکی باش لە کتێب کۆکرایەوە بەڵێ دوێنێ ژمارەی زۆر باش و بەرچاو بەڕاستی بەڵام ئەمڕۆ تا ئێستا وەکو دوێنێ نییە دوێنێ تۆزێک گەرم و گۆرتر بوو بەس ئەمڕۆژ وردە ئەسەکەین لە ساعاتەکانی بەڵێ سەرەتای و تۆزێک ساریشە جەوەگە ئێوە ڕۆژانە بۆ نمونە ئەمڕۆ و بەیانی ژماوە ئەم کەمپینە لە کاتژمێر چەند بۆ چەنەوە لێرابن بۆ ئەگەر هاوڵاتیان ئێستا بیانێ بەشداری ئەم کەمپینە بکەن نەزانن تا کاتژمێر چەند ئێوە لێرن بەڵێ ئێمە لە کاتژمێرنەوە هەتاوکو سێ عەسر لێرەین کتێب لە هەمووانە وەرەگرین کە باشە دەستە خۆش بێ تۆ وەکو خوێندکارێک لێرەوە داواکاری چیە لە خوێندکارانی هاوڕێت لە هاوڵاتیان بۆی کە بەشداری ئەم کەمپینە بکەن جارێکی تر کتێبخانەی پیرەمەگرون ببوژێن بەخێر بێن وڵی ئەمانەوێت خەڵک بەهانەی ئەم هەڵمەتەوە بێت چونکە هەنێ شتکرا بەنای خوێندکارانەوە بە تایبەتی کە ئەو کتێبخانەیە سوتە هیچ کاری خوێندکاران نەبوو بۆیە ئەمانەیە لێرەوە ئەو پەیامە بگەێنین کە خوێندکاران تەنها کاری مانگرتن و سووتان و ئەم شتانە خوێندکار داهاتوو بنیاتەنێتەوە بۆیە ئەم کەمپینە ڕاگەین بەشکێکم خەڵک بە هانای ئەم کتێبخانەیەوە بێت و بۆی ڕۆشنبیری خەڵک دوانەکەوێت لە خوێندنەوە و نووسین.
تۆ خۆتا چەند خوێنەرێکی باشی کتێبەکانە خوێنیتەوە کتێبانەی کە بۆ نمونە هەستکەی زۆر گرنگ بێت بۆ ئێستای تۆ تا چەند خوێنەرێکی زۆر باش من خۆم خوێنەرێکی ئەوە نیم بڵێم زۆر باشم بەس خۆم کتێبە خوێنمەوە بەس هیچ کتێبەکە بەخشیوە لەم کەمپینە بەڵێ خۆم تا ئێستا 5 کتێبم هێناوە بەزیتری هەوادارم زیاتریش بێنم خۆشم لای ڕەفیق و برادەرەکان و لای خوێندکارانی هاوڕێم بڵای یەکەمەوە بۆی زیاتر کتێب بێت باشە دەستە خۆش بێ بێکمان وەکو پێشتر باسم لێەوە کرد ئەمەوێت ئەمڕۆ لەم ڕاستە خۆیمانە زۆرترین خوێندکار بدوێنم سڵاوتان لێ بێ و ماندوو نەبن لای تۆ دوێنێک یەکەم ڕۆژی کەمپینەکە بوو تا چەند درکە بەوا کرد کە خوێندکاران بە گڕوتینەوە ئەیانەوێت کتێب بەخشنە کتێبخانەی پیرەمەرد بەڵێ زۆر سپاسانەکەم بە جددیوەکوی کە باس کرا بوو نزیکەی 900 کتێب هێنرا بوو کە لە چاو یەکەم ڕۆژا بۆ هەر کەمپینێکی بدەم شێوەیە شتێکی باشە بۆ ڕۆژ بە ڕۆژ کتێبی زیاترێت و یاددارین ئەوەی کە کتێبی هەیە ئەی خوێنێتەوە یان نایخوێنێتەوە یا زۆری هەیە بێنێ بۆ ئێرە و بیبەخشێ بابێ مەلای تۆ ئەوەی کە بەدیتان کردبوو لە ڕۆژی دوێنەیە بەس خوێندکار و مامۆستانی ئازیز بوون کە کتێبەکانیانە بەخشیە خۆت هاوڵاتی ئاسایی شەبوو کە لە شاشەکانەوە یاخود لە هەر ڕێگایەکی ترەوە زانیاری هەبوو بێ لەسەر ئەم کەمپینەوە هاتبێت بۆ بەخشینی کتێب بەڵێ بێگومان هاوڵاتی دەرەوە شات بوو کتێبی زۆریان هاتوو بەڕاستی چاوەڕێومان نەکرد کە خەڵکی کیاوە بێت یان خوێندکاران بەڵام بەڕاستی کتێبێکی زۆرمان کۆ کردوێتەوە و دەستخۆشیان لەکەینی وادارم بەردەوام بن تان خۆش بێ ئێوەش لەشتان ساخ بێ ئەمڕۆ بەڕاستی کە شۆواکی زۆر ساردە ئێوە بەم کە شوهەوا ساردا لە خزمەتی ئەوەیان کە بتوانن جارێکی تر کتێبخانەیەکی کوردی کتێبخانەی پیرەمەگرون ببوژێنەوە دەستان خۆش بێ بە بێمە لای ئەم خاتونانە سڵاوتان لێ بێ دەستان خۆش بێ سەرەتا ماندوو نەبن ئەمڕۆ کە دووەم ڕۆژی کەمپینەکەی ئەمڕۆ چۆنە بینی ئەمڕۆ بە گەرم و گوڕترە بینی یاخود دوێنەکە یەکەم ڕۆژ بوو ڕاستەکەی تا ئێستا هیچ گەرم و گوڕێکی وای پێوە دیار نییە دوێنێ باشترێک بوو دوێنێ نزیکەی 800 بۆ 900 کتێبێک هاتبوو باشە تۆ خۆت کە بەشداریەکی لەم کەمپینە هیچ کتێبێکت بەخشیوە من تا ئێستا هیچم نەبەخشیوە جارێنە باشە لێرە چۆن داوا لە هاوڕێکان دەکەی لە هاوڵاتیانی ئازیزەکەی کە بێن بەشداری ئەم کەمپینە بکەن و کتێبەکانیان بەخش داوا لە هەموو کەسێکەکەم هەموو خوێنەرێک بۆ ئەوی بێن هاوکاری ئەم کەمپینە بکەن بۆ بەرداوام بوون یعنی بۆ ئەوەی کە دووبارە خوێنەر زیاتر بێتەوە هاوکاری کتێبخانی پیرەمەگرۆ بکەینە دووبارە بنیاد بنێرێتەوە باشە دەستە خۆش بێ سەمان بۆکەیتەوە نییە؟ باشە پێم بڵێ ئەم جۆرە کەمپینانە بۆ ئێوەی خوێندکاران تا چەند گرنگە بێگومان زۆر گرنگە چونکە هەم چالاک ئەگادوات لێکە حەز بۆ خوێندن زیاتر بێت نەبی بۆ محازەرە و هەر محازەرە بخوێنیت و محازەرە بخوێنی بەڕاستی شتێکی خۆش نییە ینی حەز بۆ خوێندن ناکە ئەم جۆرە چالاکیانە ئەکرێ گەرم و گورترە بی بۆ خوێندن حەز بۆ خوێندن زیاترە بێ هەم چالاکیش ئەەکەیت لەگەڵ هاوڕێکان و هاوڕێی تریش ئەناسی یعنی کۆمەڵایەتی تر ئەبیت دەستان خۆش بێ بابێ مەلای ئەم خاتونش بابزانم کەسێک کە سەرەتا کتێبێکە هێنێت ئێوە چی لێ وەرەگرن ئێستا تۆ وەرەقەیەک لەبەردەستی توی ئەم وەرەقەیە چیتیە چ زانیاریەکی لەسەر ئێمە سەرتا ناوی کەسەکە و پیشەی و ژمارەی کتێبەکەی کە چەند کتێبی هێناوە و ژمارەی موبایلەکەی لێ وەرەگرین ئەم داتایە بۆچی بۆ ئێوە گرنگە بۆی بزانین چەند کتێب کۆکراوەتەوە لە کۆی کەمپینەکەتە بە پێی وتەی هاوڕێکانت بێت لە ڕۆژی دوێنە نزیکەی 1000 کتێبێک کۆکراوەتەوە ئەمڕۆ چاوەڕێەوەکەن ئەمڕۆ زیاتر کۆکەنەوە لە دوێنێ بەتەکی چاوەڕێکین کۆکردنەوەی کتێبەکان زیاتر بێت بۆی بتوانین بۆ پەڕی توانەمان و هاوکاری و کتێبخانەی پیرەمەگرۆ بکەین باشە دەستە خۆش بێ بێمە لای ئێوەش سڵاوتان لێ بێ سێری ئەوە کە تۆ قسەمان بۆ ناکەی باشە پێم بڵێ ئەمڕۆ هەرچەنەکە شۆواکەی زۆر ساردیشە تا چەند دڵخۆشی بۆی کە تۆکو خوێندکارێک بەشدارێکی لە کەمپینەکە کە جارێکی تر کتێبخانەیەکی کوردی ببوژێتەوە بەڕاستیەوە هەستێکی خۆشە شانازیە بۆ ئێمە کە توانی ئیشێکی ئاوا بکەین و دوێنێش کتێبی باش هاتووە مای دڵخۆشیە ئەمڕۆژ چاوەڕی زیاترین بۆ هەستەکەش هەستێکی خۆشە کە ئێمە توانین دەستی هاوکاریان بۆ درێژکەین ئەگە بتوانین یەک ڕەفەشیان بۆ پڕکەینەوە دەستان خۆش بێ سواز بۆ ئێوە بەڵێ ئاری سەحر ئەمە تاوی ئەو زانیاریانە بوو کە ئەمڕۆ لە دووەم ڕۆژی کەمپینی هەڵمەتی میدیایی کۆکردنەوەی کتێبکە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بەڕێواچێ ئێمەش داوا لە ئێوەی هاوڵاتیەکەین داوا لە ئێوەی خوێندکارەکەین لە ئێوەی مامۆستای ئازیزەکەین کە بەشداری ئەم کەمپینە بکەن چونکە ئەمڕۆ کتێبخانەیەکی کوردی پێویستی بەوەیە کە تۆ بە تەنها کتێبێکیش بێت هاوکاریان بکەیت و جارێکتر ئەو کتێبخانە کوردیە ببوژێتەوە